بەڵێ لەسەر پاڵپشتیکردن و هاوکاریە بەردەوامەکانی وڵاتانی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان وەکو دەزانن کە هەرێمی کوردستان چەندان کەناڵی دیبلۆماسی دروست کردووە لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا بۆ ئەوەی کە ئەم هاوکاری و پاڵپشتیانە بەردەوامی هەبێت و ئێستاش بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە سەردانێک ڕۆشتۆتە بەشێک لە وڵاتانی ئەوروپا و چەندان کۆبنەوەی گرنگی ئەنجام داوە دەمانێت گفتوگومان ئەو پەیوەندیژی گەلک گرنگی بۆ مرۆڤ بکارەبە دیالۆگێکی ناوبینا هەرێما کوردستانی وام وڵاتین ئەوروپاژی بۆ ئەوەی کە گفتوگوی زیاتر بکەین بەڕێز دلاوەر ئاشگەیی بەرپرسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ڕاستەوخۆ لە برۆکسلۆ لەگەڵمان دەبێت بە سوپاسەوە گفتوگوی ئەم باسی لەگەڵ دەکەین بەڕێز دلاوەر ئەم کاتتان باش گەلێک سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان هەر بە هاوکاریەکانی یەکێتی ئەوروپا دەست پێەکەین بزانین ئێستا پاڵپشتی و هاوکاریەکانی یەکێتی ئەوروپا لە چه ئاستێکدایە بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لە دوای ئەو گۆڕانکاری و ئاڵنگاریانەی کە لە ناوچەکەدا هاتۆتە ئاراوە. ئەو کاتتان باش کە باس لە یەکێتی ئەوروپا دەکرێت بێگومان یەکێتی ئەوروپا و دامەزراوێکی گرنگی ئەوروپیە و هەروەها وڵاتانی ئەندام لەو دامەزراوەیە کە ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتانی تر پەیوەندیانی و بەتایبەتی لەگەڵ هەرێمی کوردستان وەکو ئاماژەتان پێکرد لە هەواڵەکان شان دەچێت حکوومەتی هەرێمی کوردستان بە سوورەکاتی بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا چەند ڕۆژێکە لە بڕۆکسێلا و چەند سەردانی زۆر گرنگ ئەنجام دراوە توانین بڵێن هەفتەشی دیپلۆماسی زۆر سەرکەوتوو بووە لەگەڵ وڵاتانی بنەلۆکس لەگەڵ لوکزامبۆرگ لەگەڵ هۆڵەندا لەگەڵ بەلژیکا و هەروها لەگەڵ یەکێتی ئەوروپا و لەگەڵ فڵاندەرزیش کە هەرێمەشی زۆر گرنگی بەلژیکا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریش بە هەمان شێوە پەیوەندیشی زۆر باش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و کوشتان پیشانتاندا بەڕێز سەرۆکوەزیرانی ئەو هەرێمە خۆی ئاماژەی بۆ پەیوەندە بەهێزە کرد. خۆشبەختانە دەتوانین بڵێن هەروەکو پێشتر ئەو وڵاتانە هەر هەمویان دووپاتیان کردەوە کە بەلای ئەوان هەرێمی کوردستان زۆر گرنگە و کار دەکەن لەسەر پتەوکردنی پەیوەندیەکان لە بوارە جیاجەکان و ئامادەن لەو بۆرانی کە هەرێمی کوردستان بەلایەوە گرنگە و داواکار ئەوان هاوکاری هەرێمی کوردستان بکەن هاوکاری دۆستانی خۆیان بکەن هەرێمی کوردستان بە هاوبەشی خۆیان دەزانن ئیتر ئەوەش وای کرد کە بەڕێز سەفین دزەی و شاندی یاوەری لە کۆبوونەوەکان بە وردی باسی ئەو تعادیاتانە بکەن کە ڕوبڕووی هەرێمی کوردستان بوونەوەتەوە لە ڕووی زۆر لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری و باز لە پلان و استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان و تاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانە بکرێت و داوان لێ بکرێت لەو شوێنانی کە ئەوان دەتوانن هاوکاری هەرێمی کوردستان بکەن بێنە پێش هاوکاریمان بکەن بێگومان ئەم کۆبوونەوانە پێویستیان بە کۆبوونی داهاتوو هەیە ئیتر هەیە دروستکردنی لشتەی تایبەت هەیە و بە دوواداچوون هەیە بۆ ئەوەی ئەو خاڵانی کە باسن لێوە کراوە بستە بواری جێبەجێکردن لە سەردانەکان هەر سەردان نەبێت و بەرهەمی لێ بەدەست بێت بۆیە من پێم وابێت ئەو کۆبوونەوانە لە داهاتووشی نزیکدا بەرهەمدار دەبن و ئێمە هەر لە دوای کۆبوونەوەکە لەگەڵ لایەنەکانی تری بەشدار لە کۆبوونەوەکان باسمان لەوە کرد کە دواتر کۆبوونەوەی تر ئەنجام دەدەین لە نێوان خۆمان و نێرات حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوان بۆی بتوانین میکانیزمە بدۆزینەوە هەنگاو بە هەنگاو پێکەوە کار بکەین بۆ دابینکردن و ڕاکێشانی پاڵپشتی ئەوان لە بوارە جیاجەکان یەک لەو بوارانەی کە بەتایبەتی لەگەڵ هەرێمی فڵاندەرز باس کراوە ئامادەیخوان دەبڕی بابەتی ئابووری بوو خۆتان دەزان ئەوان هەرێمەکەن هەرێمەکەی بەهێزن نەتەنیا لەناو بەلژیکا بەکوول لە ناو ئەوروپا و زۆریش دۆڵەمەندن و هەرێمێکی پێشکەوتووە لە هەمان کاتیشدا دۆستێکی نزیک هەرێمی کوردستان لە نزیکەوە چاودێری پێشکەوتەکان هەرێمی کوردستان دەکەن پێیان وایە لە ڕووی سیاسی هەرێمی کوردستان بەرەو پێش بڕەوەکو هەرێمەک ئەمە بۆ ئەوانش باشە وەکو هەرێم ئەگەر بەرەوداوە بڕات ئەوەش کاریگەری خراپی لەسەروان دەبێت چکەوانش سموحیتریان هەیە لە ئاندی خۆیاندا بۆی ئامادەن هاوکاری ئێمە بکەن یەک لەو بابەتانی کە پێشتریش باس کراوە ئێستا دووسان زەرفی لەسەر کراوە هاوکاریکردنی هەرێمی کوردستانە لە ڕووی ئەو پلانی استراتیژی کە داڕژاوە لە کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی لە بواری کشتوکاڵ و باری کشتوکاڵ کە چۆن بتوانن ئەوان هاوکاریمان بکەن وەکو یەکەم وڵات بە شێوەیەکی فەرمی راستی یەکێتی ئەوروپا بازار بۆ بەرهەمی هەرێمی کوردستان پەیدا بکەن کە ئەمە پێویستی بە کۆمەڵێک لانی تەکنیکی هونەری هەیە کە دەبێت لە ڕووی ستانداردی ئەوروپی بن و دروستکردنی مختبرێک تاقیگەیشتی تایبەت بە بەرهەمی کشتوکاڵی کە دەبێت ئەو تاقیگەیش ئەوروپی بێ نەک ناوخۆی بێ بۆی بتوانێت
سرتیفیکێت بڕوانامە بدات بۆ بەرهەمانەی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێگەیان پێ بدرێت لە بازارەکانی ئەوروپا سا بکرێنەوە کەمە خۆی لە خۆدا هاوکارێکی زۆر باش دەبێت بۆ هەرێمی کوردستان بۆ جوتیارانی کوردستان بۆی تەجزیب دەبن بتوانن زیاتر بەرهەمی کشتتوکاڵی پێشێژ و کەر بخەنە بازار لە بەرۆی ئەگەر بێت و بازارشی ئەوروپی هەبێت و بێتوان ڕەخەکانیشان باش دەبێت جیاواز دەبێت و هاوکاریشی گرنگ دەبێت بۆ بژانەوەی کەرتی کشتتوکاڵی کوردستان ئەمە خاڵێکی یەک لە خاڵەکان بۆ دەڕووی سیاسی دیسان ناوان باسییان لەوە کردکەوان ئامادەن هاوکاری هەرێمی کوردستان بکەن ئەو لەو شوێنانە و لەو بەتایبەتی هەندێک بابەتی ورتە بکە لە کۆبوونەوە کە باسییان لە کار ئامادەی خۆیان دەربڕی کە هاوکار دەبن بۆ لەگەڵ هەرێمی کێک دلاوەرد بابەتە پەنابەراندا سەکنایەکی تی ئەوروپی و دوان هەفدیتناندا دیالۆگاندا مژارە پەنابەرین و لە هەرێما کوردستانینە کۆچبەر و ئاوارین لە هەرێما کوردستانینە بە لەسەر وەیەکی قسە کرد بێگومان ئەمە یەکێک لە خاڵانەی کە لە زۆربەی کۆبوونەوەکان باس دەکرێت ئەوەی کە لە کۆبوونەوەی دواتر لەگەڵ هەرێمی فلاندس زۆر باسی بابەتی پەنابەر و ئاوارەکان نەکرا بەڵام لە کۆبوونەوەکەی پێشتر کە لەگەڵ ئۆفیسی سیاسەتی دەرەوە ئاسایشێکی ئەوروپا هەبوو بەیانەکەی کاتژمێر 11 لەوێ بە وردی باس لەو بابەتە کرا و ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە 2 هەفتە لەمەوبەر کۆبوونەوەکی باڵای یەکێتی ئەوروپا هەبوو بە ئامادەبوونی وەزیرانی دەرەوەی وڵاتانی جیرانی سووریا کە بەڕێز وەزیری دەرەوەی عێراقیش تێدا بەشدار بوو و ئێمەژەک و حکومەتی هەرێمی کوردستان بانگیشکرا بووین بەشدار بوون لەو کۆبوونەوەیە لەبەرەوەی هەموو لاگەستاوە دەزانێت کە هەرێمی کوردستان ئەو شوێنەیە لە عێراق کە زۆرترین ژمارەی پەنابەری سووری لەخۆ گرتووە نزیکی 266,000 کەسن و ژمارەی نزیکی 700,000 ئاوارش هێشتا لە هەرێمی کوردستان ماونەوە لەبەر بارودۆخی ئەمنی ئاسایش و ناسەقامگیری و هەندێک هۆکاری تر ناتوان بگەن شوێنەکانی خۆیان و تا کوردستان هەرێمی کوردستان ڕاستە بەشیشان لە شارەکانن بەڵام بەشی سەرشیشان لە ناو کەمپەکانن و باگرانی لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بۆیە لە دوای ئەو کۆبوونەوە کە بڕیار درا هاوکاری ئەو شوێنانە بکرێت بۆی کە پەنابەری سووری بەتایبەتی لێیە هەرێمی کوردستانیش ئەو شوێنەی لە کە زۆرەی ژمارەی هەر زۆری پەنابەر ئاوارەکان لەخۆی دەگرێت ژمارە لای ئەوان هەیە بۆی ئەمە دەرفەتێکی زۆر گرنگ بوو کاتەکەشی زۆر گونجاو بوو بۆ ئەوەی بە فەرمی داوان لە بکرێت جارێکی تر کە ئەو هاوکاریان لە کاتی کۆڕۆنا کەم ببوونەوە ئێستا جارێکی تر یەکێتی ئەوروپا و وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا و ڕێکخراوەکانیان دیسانەکە بێنەوە پێش و هاوکاری ڕێکخراوەکانی تایبەت بە هاوکاری پەنابەران بکەن لە هەرێمی کوردستان خاڵێکی زۆری گرنگ کە زەکا مامەژەی پێ بکەم یەکێتی ئەوروپا یانە وڵاتانە ڕاستەخۆ هاوکاری هیچ وڵاتێک ناکەن وەکو وڵات بۆنەی پەنابەر و ئاوارەکان بەڵکو لە ڕێگای ڕێکخراوەکانی سەربەخۆیان یا ڕێکخراوەکانی سەر بنە تێگوتەکان ئەو هاوکاریانە پێشێژەکەن ئێستاش لەو ئاخر کۆبوونەوە بڕیار دراکە نزیشی بەڵێن دراوە لە وڵاتانی کۆمەک باکشکە نزیکی 10 میلیارد دلار هاوکاری بەتایبەتی بۆ ئاوارەکانی پەنابەرانی سووریا بێت لە وڵاتانی جیران هەموو وڵاتانی جیران زەمە نازانین چەندی بەبەر ئاوارەکانی پەنابەرانی هەرێمی کوردستان دەکرێت کە لە ڕێگای ڕێکخراوەکانی خۆیان هاوکاری بکرێت بەڕێز ئاشگەی ئەم پاڵپشتی و هاوکاریانە و ئەم گفتوگوۆ بەردەوامانەی وڵاتانی یەکێتی ئەوروپا لەگەڵ هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت هاوکێشە سیاسیەکان هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان بگۆڕێ هەم لە پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا بگۆڕێت چونکە بۆ خۆتە زانی ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم پرسی هەڵبژاردندایە و لەگەڵ بەغداشدا بۆ خۆتە زانی لە دوای پەسەندکردنی یاسای بودجەوە جۆرێک لە ساردی کەوتۆتە نێوان پەیوەندیەکان و یاسایەکی تر لە بەردەم پەیوەندیەکانی هەرێم و بەغدادایە ئەویش یاسای نەوتوگازە چۆن دەتوانن کاریگەریان هەبێ وڵاتانی یەکێتی ئەوروپا باسی ئەمە چۆن کراوە بێگومان کاریگەریان دەبێ و لە هەم کۆبوونەکانیش ئەمەیەک لە خاڵە سەرشەکانی گفتوگوکان بوو ڕوونکردنەوەی ئەو بارودۆخی کە هەیە بابەتی بودجەکە لە پەرلەمان کە پێشتر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فەدەراڵدا گفتوگوی لەسەر کرا و ڕێکەوتنی لەسەر کرا بوو بەڵام دواتر بەداخەوە لە لیژنەی دارایی لە پەرلەمان لەوێ گۆڕانکاری بەسەر داهات و هەندێک هێز و لایەن مەبەستیان بوو کە بەلاری دابن مەبەستی خراپیان هەبوو بەتایبەتی بۆ لاوازکردنی پێگەی هەرێمی کوردستان لە سیستەمێکی عێراق لە سیستەمێکی فێدەراڵی
بەرەو سیستەمێکی ناوەندی سنترالایز ببنەوە وردە ئیتر ئەو نیگەرانیە گەیاندرا بە هەموو وڵاتانە کە ئەمە شتێکە کە باسی لەوێ هەوڵی بۆ دراوە هەنگاوی بۆ ئیشتراوە خۆشبەختانە تا ڕادێکی پێشگیری لێکرا بەڵام ئێمە نیگەرانی لەوەی کە ڕەنگە هەوڵی لەو شێوە دیسانەکە لە بواری تر بدرێت بۆیە دەبێ وڵاتانی ئەوروپا دۆستانی ئێمە بە تایبەتی کاوان عێراقات پەیوەندی باشیان لەگەڵ بەغدا شێوە پروژەوەندیان لەگەڵ بەغدا ئەمە لە بەرچاو بگرن و لە گفتوگوکانیان لەگەڵ لایەنی عێراقیش ئەم خاڵە بخەنە ڕوو باز بکەن بۆی ببیتە پاڵپشتێک بۆ بەهێزبوون هەرێمی کوردستان لە چارچێوەی عێراق لەمان کاتیشدا ئەو بۆ چوونە و ئەو پرۆژەی کە هەندێک لایەن هیانە بۆی عێراق پێگەی هەرێمی کوردستان قواری هەرێمی کوردستان لاوەز بکەن ڕێگەی پێ نەدرێت خۆشبەختانە هەموو لایەک ئەم بابەتیان قبول کرد لەلایەن پیشاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەوان پێیان وایە ئەم جۆرە هەنگاوانە دەبنە هۆکاری لاوازبوونی سەقامگیری لە عێراق لەبەرەوەی لایەنێکی سەرەکی پێکهاتی عێراقی کوردە هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەست بۆ بکات لەناو ئەو چوارچێوەدا مافەکانی پێشەل دەکرێت ئەمە خزمەت بە سەقامگیری و پرۆژەی سیاسی لە عێراق ناکات بۆیە لەو ڕۆ ئەوان ئامادەن تا ئەو ڕادەیە کە بتوانن کاریگەریان هەبێ کاریگەری خۆیان بەکاربێنن بۆ ئەوەی پرسی هەڵبژاردن بە هەمان شێوە وازەکەم ئەوەش پاماژە پێ بکەم کە یەکێکی تر لە تەورەکانی گفتوگوکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێزە بنزێ ئەوە بوو کە هاوکارمان من بۆی بتوانین لە کاتی خۆیدا لە کاتی زووترین کاتدا ئەمە پرۆسەیە هەڵبژاردن لە کوردستان ئەنجام بدرێت لەبەرەوەی بۆ ئێمە زۆر گرنگە پرۆسە هەڵبژاردن ئەنجام بدرێت و حکوومەتێکی تازە پێک بێ و پرۆسی دیموکراسی دوانەکەوێت خۆشبەختانە ئەمان پشتگیریان لەو بۆ چوونە و ئەوە کرد بەڵام بێگومان ئەمە میکانیزمەکەی تۆزێک قورسە تۆزێک بەتایبەتی لە دوای ئەوەی کە دادگای فێدەرالی بڕیاریدا کە کۆبوونەوەکەی پەرلەمان یاسایی نییە ئێستادا پێویستە با لایەنێک کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکرێت ئەو بابەتە بە شێوەی تەکنیکی مناقەشەی لەسەر کرا. بەڵێ سپاس بۆ تێکێکی دلاوە ڕاژگەی نونەری حکوومەتە هەرێما کوردستانی لە یەکێتیای ئەوروپاش بروکسل لەگەڵ